ئاخۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن دەڕوانە ئایندەیان لە سێبەرێ سەرۆکێکی نوێ بۆ هەرێمەکەوە و هەروە سەرۆکێکی نوێ بۆ حکوومەت. ڕاو سەرنجی جیاجیا لەبارەی وەرگرتنی ئەو پۆستە و دانانی سەرۆکێکی نوێ بۆ هەرێمی کوردستان لە گۆڕاپانی کوردی دروست بوون. ئیشەڵا لەمە دووە لە بۆ 4 ساڵی داهاتوو زۆر ئیش و شتمان لە بۆ دەکرێت و پرۆژەکان زۆر ڕاوەستا بوون، زۆربەی پرۆژەکان ئەو ئیشەڵا هەموو بەکار دەکەونەوە. یعنی چاوەڕوانی شتێکی زۆر باش دەکەین لە ئەوجارە کەشتمان لە بۆ بکرێ. هیوای ئەوە دەخوازین ماڵی کوردیەک بکرێتەوە، حکوومەتەکەمان حکوومەتێکی چاکبی و خزمەت گوزاری لەو خەڵکی بی. بەشێکی زۆر لە هاوڵاتیان پێیان وایە پێویستە گۆڕانکاری ڕیشەی لەمە و دووە دروست ببن و خزمەتی گشتی بکرێتن. مافپەروەرێکیش دەڵێت دەمەوێتن لەو چەند ساڵێکە پۆستی سەرۆکی هەرێم وەردەگریتن، وڵاتەکەمان بەرەو پێش ببا، زیاتر ئیشە بۆ گەنج بکە، گەنج بینتە پێشەوە، ژێوی ژیانی خەڵک باش بکاتن، گەنجەکانمان لە بێکاری بەرەو بەکاری بڕواتن. بەداخەوە یعنی ئێستا کە لە وڵاتەکەی مەدەبینی سەدان گەنجی بێکارن. چین و توێژی جیاجیا لە ئێستادا پێیان وایە گرنگە سەرۆکی نوێی هەرێمی کوردستان کار بۆ لێک تێگەیشتن و ڕێکەوتنی نێوان لایەنە سیاسیەکان بکاتن و هەروەها پەیوەندیەکانی هەرێمیش لەگەڵ وڵاتانی دەرەوە خورتتر بکات. بە شێوەیەکی گشتی لە نێو بازاڕی شاری هەولێردا هاوڵاتیان پێیان وابوو 4 ساڵی داهاتووی هەرێمی کوردستان پێویستە 4 ساڵێک بن پڕ بێ لە خزمەتکردن لەبەرەوەی هەموو ئەو مەترسیە جددیانەی سەر هەرێمی کوردستان کەم بوونەتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.